چیرۆکەکانی مەسنەوی نووسین و ئامادەکردنی محەممەد قاسمزادە وەرگێڕانی بەرزان محەممەد. ئەم بەرهەمە لەلایەن ناوەندی چاپەمەنی ڕۆژهەڵاتەوە چاپ کراوە. خوێندنەوە و بەدەنگیکردن دەستگای میدیایی هاوڵاتی. دەفتەری یەکەم. پادشایەکی دیکەی جوولەکە کە ئەویش گاورانی دەکوشت. ماوەیەک دوایە و پادشا خوێن ڕێژە لە نێو یەهودیەکاندا پادشایەکی تر چووە سەرتەخت کە میراتی پادشای پێشووی بۆ مابۆوە و پێداگری لەسەر کوشت و بڕی گاوران دەکرد. ئەو سونەتی پادشاکەی بەرەی پەسەند کرد بوو بەڕێی ئەودا دەڕۆی. ئەم پادشایە بتێکی دروست کرد بوو لە تەنیشتیشیدا ئاگردانێکی گەورەی چێ کرد بوو کە ئاگر تێیدا بڵێسەی دەکێشا. دەست و پەیوەندانی دەستە خەڵکیان دەهێنا و دەبوایە یان لە بەرامبەر ئەو بتەدا سوژدە بەرن یاخۆ بستنە نێو ئاگرەکەوە. دەبوایە لە نێوان بت و سووتان لە ئاگردا یەکێکیانیان هەڵبژاردایە. هیچ کام لە گاوران چارەیەکیان نەبوو، هەر دەبوایە بە یەکێ لەو دوو ڕێگایەدا بڕۆیشتیان. ڕۆژێک کار بەدەستان ژنێکیان هێنا، ژنە مناڵێکی بە باوەشەوە فەرمانیان پێدا سوژدە بۆ بتەکە ببات. بەڵام ژنە ڕازی نەدەبوو. پادشا بۆەوەی خەڵکی چاوترسێن بکات چەند جارێ فەرمانی بە ژنەکەدا کە سوژدە ببە. لەبەرەوەی ئەو ملی بۆ ئەم کارە نەدا مناڵەکەی لە باوەش هەڵپڕووکاند و هاویشتیە نێو ئاگرەکەوە. ژنە سەرەتا لە ترساندا شۆک گرتی و پاشان بانگ و سەڵای لێبەرز بووە. کاتێ پادشا جارێکی تر فەرمانی سوژدەبردننی پێدا ئەو لە ترسان خەریک بوو لە بەرامبەر بتەکەدا سوژدە ببات. لە پڕێکدا مناڵەکەی لە هەناوی ئاگرەکەوە قیژاندی: دایکە سوژدە مەبە وەکو من وەرە نێوە ماگرەوە ببینێت شوێنێکی خۆشم هەیە بەڕواڵە لە نێو ئاگرەکەدا دەسووتێم وەلی ئەم ئاگرە چاوبەستە و ناتوانی لەو جێی لێی وەستاوی حەقیقەت ببینی. دایکە وەرە ئێرە و بەڵگەی حەق ببینە کە من لە ئاگرەکەدا لە نێو ئاودا دانیشتوم. وەرە دەی وەرە ڕازی کاری ئیبراهیم ببینە چۆن لە نێو ئاگردا گوڵولا لە زاریدی. دایکە بەسەر سوورمانەوە تەماشای ڕۆڵەکەی دەکرد. بەڵام پادشا و دەست و پەیوەندەکەی چاوەڕێ بوون ژنە لەو دۆخی حەپەسانەوە بێتە دەرێ و سوژدە بەرێ. ئەوان سووتانی مناڵەکەیان بە چاو دەبینی بەڵام هیچ قسەیەکیان نەدەژنەفت. مناڵەکە جارێکی تر قیژاندی: دایکە کاتێ لە تۆ بم زۆر دەترسام وەلێ دواتر بینیم کە دنیا شوێنێکی خۆش و جوانە، بەڵام ئێستا لە ماگرەدا تێگەیشتم دنیاش چەشنی ڕەحمی تۆ تەنگە چونکە ڕزگارم بوو لێی هەنوو کە دەزانم مەم شوێنە تازەیە چەندێ جوانتر و خۆشترە. لە ماگرەدا دنیایەکی سەرسوڕهێنەر و پڕ مۆجیزە دەبینم. دایکە چووە پێشترەوە و بەوا قورمانەوە لە کاری مناڵە ڕامە. پادشاوەوانی تر پێیان وا بوو بە سووتانی مناڵەکە ئاوەزی لە دەستداوە. بەڵام دایکە و کەسانێ لە چواردەوری وەستا بوون دەنگی مناڵەکەیان دەبیست و دایکەکەیان دەبینی کە سەراسیمە و وڕ و کاس تەنیا چاوی بڕی بۆ مناڵەکە. زارۆکەکە سەر لە نوێ قیژاندیەوە: دایکە تۆ حەقی دایکایەتی وەرە و ببینە ئەم ئاگرە سووتێنەر نییە. وەرە کە بەخت و یەقباڵ ڕووی تێکردوین ئەم شانسە لە دەست مەدا. تۆ دەسەڵاتی ئەم پادشاستەمکارەت بینی ئێستا وەرە لە ماگرەدا دەسەڵاتی خواوەندیش ببینە. من بەرەو دژواری بانکێشتت دەکەم لە حاڵێکدا لە تاوە و پەڕی خۆشی و شادیدا خەمی کەسم نییە. دایکە وەرە ئەوانی دیکەش لەگەڵ خۆتدا بهێنە. وەرە کە پادشا لە ماگرەدا سفرەیەکی پڕ لە نیعمەتی بۆ ڕاخستووی. لە ناکاوێکدا شڵەژانێک لە نێو خەڵکەکەدا بەرپا بوو چونکە دایکی مناڵەکە خۆی هاویشتە نێو ئاگرەکەوە. خەڵکی یەک بە دوای یەک دەپەڕینە نێو بڵێسە کڵپەسەندووەکانی ئاگرەکەوە. لە نێو خەڵکیدا شەوق و جۆش و خرۆشێک بەرپا ببوو بە کەیف و خۆشیەوە دەچوونە نێو ئاگرەکەوە. کار گەیشتە شوێنێ دەست و پەیوەندانی پادشا بەرهەڵستیان دەکردن کە نەپەڕنە نێو ئاگرەکەوە و دووریان دەخستنەوە. پادشا لە تاوڕق و تووڕەییدا وەقرەی لێ بڕابوو. دەیزانی هەموو کارەکانی لە ئەستۆی خۆیدان. ئەو ماکە ڕەشەی کە دەموچاوی خەڵکی پێدەساوی ئێستا دەموچاوی خۆی پێسواغدرا بوو. دەیەویست خەڵک لە ناو ببات کەچی ئێستا خۆی لە ئاستانەی فەوتانە ڕاوەستا بوو. کار بەدەستان خەڵکیان لە ئاگرەکە دوور خستەوە. پادشا لە بەرامبەر ئاگرەکەدا تەنیا بوو. پاشان چووە پێشترەوە. لە تاو تووڕەییدا دەلەرزی و ڕوو بە ئاگرەکە نەڕاندی:
ئەو سروشتە سووتێنەرە چی لێ هات بۆچی ناسووتێنی تۆ لە هەناوی خۆت دارام و ئەقرەت نییە ئەی بۆ ئەمڕۆ ناسووتێنی کە ئەم خەڵکە بە هەلەکە سەماوە خۆیانیان تێدە هاویشتی چاو بەز دەکەی یان هۆشت لەسەریاندا نێشتووە کێ جادووی لێ کردووی یان نەکا سروشتت گۆڕابێ ئاگر وەڵامی داوە من هەمانە واگرم کە بووم سروشتم هیچ نەگۆڕاوە وەلی ئەمڕۆشم شێری خواوەنم و تەنیا بە فەرمانی ئەو دەبزوم ئەی پادشا سەگ نابینی کە لە بەردەم چادردا هەر کە میوانیان بینی کلکە لە قێ دەکەن بەڵام ئەگەر بێگانە بێ چەشنی شێر شاڵاوی بۆ دەبن خۆ من لە سەگ کەمتر نیم کەوایە چۆن دەتوانم میوان بسووتێنم با خاک ئاو واگر فەرمانبەری خوددان لەگەڵ تۆدا مردوین و لە بەرامبەر خواوەندا زیندوین من کاگرم لە بەرامبەر حەقدا لەسەر پێڕاوەستاوم و وەک عاشقێ شەو و ڕۆژ گینگڵ دەدەم ئەگەر بەرد بکێشی بە ئاسندا من دەردەپەڕم وەلێ بە فەرمانی حەق بەم جۆرە لە بەردوواسن دێمە دەرێ ئەم بەردوواسنانە جگە لە هۆیەکیتی تر نین تۆ لە ئاسمان بڕوانە و دەسەڵاتی خوددا ببینە کە هۆ ساز کێیە پادشا دۆش داما و سەرسام لە بەرامبەر ئاگرەکەدا وەستا بڵێ سەبەدیلانەکانی دەبینی و ئیتر هیچ قسەیەکی لێوە نەدەبیست هەنێ لە دەرباریەکان لە پادشانی زیک بوونەوە و ئامۆژگاریان کرد کارەکە لەوە خراپتر نەکات و لەوە زیاتر ستەم لە خەڵک نەکات و جەنگیان لە دژ بەرپا نەکا بەڵام پادشا لە تووڕەییدا فەرمانیدا کە بە زنجیر بیان بەستنەوە و لە گرتوخانەیان تون بکەن کاتی ئەو فەرمانە لەلایەن پادشاوە دەرچوو لە پڕێکا لەلایەن خواوەندەوە فەرمان بۆ ئاگرەکە هات کە بیسووتێنە بڵێسەکانی ئاگرەکە بەرز و بەرزتر بوونەوە پاشان گەمارۆی پادشا و دەست و پەیوەندەکانیدا هەڵی لوشین و سووتاندنی و کردنی بە خۆڵەمێش لێکدانەوەی چیرۆکەکە ئەم چیرۆکە تیشک دەخاتە سەرە و بابەتەی کە نەفسی بنیادەم بەردەوام دەسازێنی و ئەو غەریزە و شاواتانە پەیتا بتینیۆ بۆ بنیادەم سێ دەکەن و بە جیلوەی تازە مرۆشێت و شەیدای خۆیان دەکەن لە بەشێکی دیکەدا ئەوە دەخاتە ڕوو سەراپای هۆکارەکان لە بەرامبەر خواستی خواوەندا تێک دەشکێن و هەرچیەک ڕوو دەدات بە پێی فەرمان و خواستی پەروەردگارە